ئەوەی ناویان ناوەبیستیان نەکردووە یا هەڵسەنگاندنی وەرزیان نەکردووە بەردەوامن لەسەر پرۆسەی خوێندن و کارکردنیان. وەزارەتی تەندروستی ئاگادارکردنەوەی ئەوەی بڵاو کردوێتەوە کە ژمارەی توشبووان بە کۆرۆنا زیادی کردووە چ لە عێراق و چ لە هەرێمی کوردستان و لە هەموو پارێزگاکان. بۆیە لە ئایندەیەکی نزیکا لیژنەی باڵای ئۆپراسیۆنەکانی هەرێمی کوردستان کۆوە بێتەوە بۆی هەڵسەنگاندن بۆ راپۆرتی وەزارەتی تەندروستی وەزارەتی پەروەردە بکە و هەر بڕیارێک پێویست بێ لەو بارەیە بیە. بەڵام بە بڕوای ئێمە وەکو پارێزگای سلێمانی و فەرمانگەکانی حکوومەتی خۆجێیی بڕوامان وایە کە ئەبێت تێگەشتێکی نوێمان بۆ ئەم پەتایە هەبێ و ئەبێ و ڕێکارانەمان هەمانە و ڕێکارانە نەبن کە لە ساڵی پار و لە سەرەتای بڵاوبوونەوەی پەتاکە بە جیهان و بە سلێمانی و کوردستانیشا گرتومانەتە بەر چونکە ئەم بارودۆخانەوە ئەو میکانیزمانەوە ئەکەن کە مەترسی و لێکەوتەکانی لێکەوتە زیان بەخشەکانی کۆرۆنا لە خودی کۆرۆنا خۆی زیاتر زیان بە کۆمەلگا بگەێنێ بە داهاتی تاک بگەێنێ بە ئابووری دەوڵەت بگەێنێ بە سیستەمی گشتی بگەێنێ. بۆی ئومێد دەکەم لیژنەی باڵای ئۆپراسیۆنی هەرێمی کوردستان بتوانێت بەپێی هەڵسەنگاندنی بۆ بارودۆخە تازەیە میکانیزمی نوێ بۆ خۆپارێزی دیاری بکە. ئەوەی گرنگە پێویستە هاوڵاتیان لەسەر ڕێکارەکانی خۆپارێزی بەردەوام بن و تونی بکەنەوە. لە ساڵی ڕابردووە ئەرکی خۆپارێزی و چارەسەرکردنیش کەوت پێ سەر دەوڵەت بە کەرەنتینەکردن بە بڵاوکردنەوەی ڕێنمایی بە قەدەغەکردنی هاتوچۆ بە داخستنی شوێنە گشتیەکان. بەڵام لەمە دووە لە ساڵی دووهەمی کۆرۆنایە پێویستە ئەرکی سەرەکی خۆپارێزی بکەوێتە لای هاوڵاتی لای تاک و ئەرکی چارەسەرکردن و پێشکەشکردنی ڤاکسین بکەوێتە سەر دەوڵەت. ئەمە پێشنیازی ئێمە. پێتان باش نیە شوێنەکان دابخێن و کۆمەڵەکان کافتریاکان شوێنە ئەو شوێنانی کە خەڵک ڕویان تێکەوە پێشەکان جەنابی پێتان باش نیە دابخێن. ئێمە لەگەڵ داخستنی هیچ سێکتەرێکانین لە سەرەتاوە تا ئێستا پێمان وە بۆ ڕاگررتنی ئەو سێکتەرانە بە تایبەتی بۆ شوێنێکی وەکو هەرێمی کوردستان مەترسیەکانی زۆرترن. ئێمە دەرفەتی ئەوەمان هەیە لە هەرێمی کوردستان بۆ ئەزمموی بە تایبەتی لە پارێزگای سلێمانی کردومانەوە نەمانێشتووە جوڵەی بازرگانی و ئاڵوگۆڕی بازرگانی و تا ڕادەیەکی باش کۆنتترۆلکردنی هاتنی گەشتیاران بە شێوەیەکی سیستەماتی زەکراوی تەندروستیانە پەیڕۆ بکرێ و شوێنە گشتیەکان لەژێر چاودێری تەندروستی و ڕێکارە خۆپارێزەکان بکرێنەوە. ئەم دەرفەت و هەڕەشەی کۆرۆنا لە دنیای دروستی کردو ئێمە دەرفەتی ئەومانەیە بیگۆڕین بۆ خاڵی پۆزەتیف و بژانە و گەشەپێدان. ئومێد دەکەم کە بەرنمەیەک بتوانین لەگەڵ هەموو لایەنە پەیوەنددارەکان بۆم کارە دابنین. ئەوە بابەتێکی زانستی بەحتە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی و پزیشکە پسپۆڕەکان لەو بواری پەتاگواستراوەکانە و نەخۆشە گواستراوەکانە ئەتوان قسەی لەسەر بکەن. بەڕاستی ئێمە ڕێ بە خۆمان ناین بچێ ناوردەکاریشی تەڵکردنی جۆری ڤایرۆسەکانەوە. بەڵامەوەی بۆ ئێمە گرنگە ئەم پەتایە بڵاو بێتەوە بڵاوبوونەوەی بەردەوامە ئەرکی هاوڵاتی خۆپارێزیە و ئەرکی دامودەستگای دەوڵەت پێش ئامادەکردنە بۆ پێشکەشکردنی چارەسەر و ڕێگریکردن لە توشببوونی بە کۆمەڵ و ئەوەی کە ژماری مردوو کەم بکەینەوە تو ژماری ئەوانی کە حاڵەتی تەندروستیان خراپە کەم بکەینەوە. ئەوەی کە جێی دڵخۆشیە تا ئیستا ئەوەیە کە بارودۆخەکان لەژێر کۆنتترۆڵان لە دوو ڕۆژی ڕابردووە کەس دەستێمانی بەهۆی کۆرۆناوە گیانی لە دەستنیاوە و هیچ نەخۆشێکمانیە بەهۆی کۆرۆناوە لەژێر هەناسەدانی دەستکردابێت. نیگەرانی دایک و باوکان ئەوەیە یان مامۆستایانی شەر ئەوەیە بۆ خوێندنگا حکومیەکان لەبەر پەتای کۆرۆنا داخراوە بەڵام کەرتی تایبەت خوێندنگای تایبەت دەرگای کراوەیە لە ژێر ڕێنمایی وەزارەتی تەندروستی بۆ ئەبێ کەرتی تایبەت بەردەوامی بە خوێندن بدەن بەڵام کەرتی حکومەت ینی سێکتەری خوێندن تێدا وەستاوە. هەردوو سێکتەرەکە بەیەکەوەچنە پێشەوە و ئەمەی کام برێکی ئستا کراوە کە بینیتان بۆ ئەوەیە یەکیان بخاتەوە تاقیکردنەوەکان بێنێتەوە یەک ئاست بەڵامەوە گەڕێتەوە بۆ ئەو شێواز و سیستەمەی کە خوێندنگەی کەرتی تایبەت لەگەڵ کەرتی گشتی پەیڕەویەکە. بۆ نمونەیەمە خوێندنگەمانەیە سێ دەوامیتیایە. ئەم حاڵەتە لە خوێندنگەی کەرتی تایبەت نییە. پۆلێک لەوێ مەرجە تەندروستیەکانی بۆ دانراوە لە 25 خوێندکار زیاتری تیانە بێ. ئەم مەرجە بە ئاسانی بەسەر کەرتی گشتیات بۆ جێبەجێ ناکرێواتە هەنێک میکانیزمی تەکنیکی و هوەریە ئەجینا دەوڵەت و حکوومەت بڕیارەکەی گشتگیرە و ئەمە پەیوەندی بە تەندروستی تاکەوە هەیە پەیوەندی بە کەرتی گشتی و تایبەتەوە نییە. پێوەست بە ڤاکسینەوە لەسەر ڕێژەیەکی کەم ڤاکسین ئەتۆتەرینی کوردستان پشکی سلێمانی چەنە ئایا
هیچ بڕۆ ڤاکسینێک بەفعلی گەشتوتە سلێمانی لا وەجبەی پێش و 5,000 ڤاکسین گەشتوتە سلێمانی و لەم وەجبەیە کە قەرارە بگات 20,000 بەر سلێمانی ئەکەوێ بەر هەموو دەڤەری سلێمانی ئەکەوێ پۆلێن کراوە ئەو کەسانە کێن کە لە پێشەوەم ڤاکسینە وەرەگرن ومێ دەکەین لە ئایندەیەکی نزیکە حکوومەتی هەرێمی کوردستانیش وەکو ڕایگەیاندووە خۆی ڕاستە و خۆ بتوانێت ڤاکسین دەست بخات چونکە ئەمەی ئیستا هەیە عێراق دەستی ئەخاوە پێشماری دانیشتوانی پارێزگاکان دابەشێکە هیچ پرۆژەیە یا هیچ بڕەپارێکی تایبەتەیە بۆ کەرتی خزمەتگوزاری و بە تایبەتی دابینکردنی خزمەتگوزاری بۆ شوێن و گەڕەکانی شاری سلێمانیە کە خزمەتگوزاری سەرەتاییە بۆ مەجاتی خێریانە ئاویان پێ نەگەست هەموو پرۆژەکان لە ساڵی 2014ەوە بە فەرمانی ئەنجومەنی وەزیران بەهۆی قەیرانی داراییەوە ڕاگیراون ئێمە لە کۆبوونەوەکانی هەفتەی ڕابردووە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە ئەم بابەتەمان باس کردووە ئەو بڕەپارەی کە بۆ سلێمانی و شوێنەکانی تریش تەرخان کراون بۆ تەواوکردنی پێداویستی ئەو شوێنانەیە ئێمە چ لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان چ لەگەڵ UNDP چ لەگەڵ وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراقا کە لە سەردانەکانە بۆ سلێمانی لەسەرەوە ڕێکەوتوین ئەو بڕەپارەی کە لە خزمەتگوزاریەکانی ئەوان ماوەتەوە لەو گەڕەکانەیە خەرج بکرێت کە دانیشتوانی تێکەڵاوی تایە واتە خەڵکی غەیرە دانیشتوانە ڕەسەنەکەشی تایە و خەڵکی هاتووشی لە شوێنەکانی تری عێراقەوە تایە بتوانینەوە پارانە لە خزمەتگوزاری خەرجکەین و لەو بڕەپارەی کە حکوومەتی هەرێمی کوردستانیش لە هەفتەکانی ڕابردووە تەرخانی کردووە کۆی ئەو پارانە بۆ پرۆژە خزمەتگوزاریەکانن ئەو بڕەپارەی کە بۆ سلێمانی دیاری کراوە 314 ملیار دینار و نیوە بۆ سلێمانی و بۆ ئیداری گەرمیان و بۆ ڕاپەڕین و 30 ملیاریش بۆ پارێزگای هەڵەبجە تەرخان کراوە.